بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، لەمڕۆدا ئەچینە لای ئەندامێک کە لەوانەیە بەداخەوە لەوانەیە ئەندامێکی زیادە بێ و زۆر کارمان لەسەری پەکی نەکەوتە بێ، وەکو چەپەرەشڕا چ پێوە بی چ لێوە بی هەبێ و نەبێ بوونی وەکو یەکوایە. ئەم ئەندامە کەوتۆتە شوێنێکەوە بینی ڕیخۆڵە و کۆڵۆن و گەدە و شوێنی میزی و گورچیلە و کلکی پەنکریاس و یعنی هەر خۆشی شوێنەکەی پەراوێزە. لەبەرەوە من وەکو نەشتەرگەرێک هەر کەسێک حەزی لێ نیە و ئەندامی پێوە بێ و پێی وایە گەورەیە و قورسی کردووە و پێویستی پێی نییە و لێی زیادەیە، ئامادەین ئینشاءڵڵا بە فری نەشتەرگەریەکەی بۆ بکەین. و پێشەوەی کە ئەو بڕیارە بن با بچین سەیرێکی کار و فرمانەکانی بکەین. ئەو کاتە بڕیارە دەین بیهێڵینەوە یاخود لای بین. بۆ ئەبێ ئەم ئەندامە ئەو نەبێ بایەخ بێ، لەبەری کە ئەم ئەندامە ئەو نە ئەندامێکی فشەڵە لەگەڵ هەموو زەربەیەکە بۆ ناوسک و بۆ پەراسوەکان لەوانەیە بشکێت، لەوانەیە تێک بچێت، لەوانەیە تووشی نەزیف بێ. ئەمەیەکە زۆر جار ئەبێتە هۆی مردنی ئینسانەکان بەهۆی ئەو نەزیفەی کە لێ ڕوات. ئەم سەپڵە ئەگەر گەورە بوو ئەو کاتە سگ نایکێشێت و خڕۆکە سوورەکان و خەپلەکانی خوێن لە ناوە باد ناچارێ بەدەری بێنین. ئەی کەواتە سوودی چیە خۆشەویستەکانم؟ بۆ ئەبێ بیهێڵینەوە، بۆ ئەبێ ئەم ئەندامە لە لەشە دروست بوو بێ. بەڕێزەکانم، ئەم ئەندامە خۆی گەورە کە دروستی کردووە لە خوار و گەدەوەیە، یاخود لە شوێنێکایە کە بە گەدەوە نووساوە، وەکو خۆمان پێڵین سپڵی لاورک. بۆچی؟ دەبێت کۆکو شتێکی بێ ئەهەمیەت ئەگەر کەسێک بێخێر بێ لە کۆمەلگایە ئا بۆ شێوەیە ناوە برێ. بەڵام بزانین سپڵی ئێمە هەروە بێخێرە یاخود ئەکرێشتی تی لە پشتەوە بێ. خۆشەویستەکانم، سپڵ 180 گرامە، درێژەکەی 10 تا 15 پانێکی لە شوێنێکی گونجاوە. خی گەورە شاردوێتەوە بە پەراسی 9 و 11. ئەگە پەراسۆکان شکان ئینجا ئەمە زەرەرێنێ بۆی کە ئینسان دەسی پێنەگا. بۆری خوێنی بۆ بردووە. ئەزانی بۆری خوێنەکەی لە چێ؟ بۆری خوێنەکەی کۆیڵە، واتە ڕاز نییە، تۆزێ خواروخێکی تایە بۆ چکە بۆ ئەوەی کە وەکو واری تەلەفۆن مەجای کشانی هەبێ. گە مەجای کشانی نەبوایە تۆ نەتەتوانی پڕبەسکی خۆ ناو بخۆیت، چونکە بۆری سپڵت ئەکشا و ئەپسا. ئەو کاتە تووشی کێشا بووین. بۆ یەخوای گەورە وای دروست کردو مەجای کشانی هەیە لەگەڵ گەدەیە. چەندەها بۆری خوێنی بۆ ئەچێ، چەندەها بۆری خوێنی لێتە دەرەوە. سپڵ لە حساسترین کاتا کە عملیاتەکەیت ئەگەر دەستێ بەم بۆری خوێنەوە نەبێ، کۆنتترۆلەکە و لەژێر دەست دەرچوو خوانە خواشە تووشی نەزیفێ بووی، لەوانەیە ژیانی ئینسانەکە لە دەست بچێت. ئەو نە حساسە، ئەو نەخوێنی بۆ ئەچێ. باشە بۆ ئەو نەخوێنی بۆ ئەچێ؟ لەبەرەوەی کە ئیشەکەی وایە. بەڕێزەکانم، ئەم سپڵی کە من و تو ئاوا ئەیبینین لە دەرەوە لە ناوە ژوورژوورە، ژوورێکیان تایبەتە پێوترێ واید بەڵب، ژوورێکیان تایبەتە پێوترێ ڕێد بەڵب، پێوترێ بەشی سوور پێوتێ بەشی سپی. بەشی سوور بۆ سوورە لەبەری کە خڕۆکە سوورەکانی تایە، ئەی بەشی سپی لەبەری خڕۆکە سپیەکانی تایە. بە ئیجباری هەچی خوێنی ئێمەیە ڕۆژانە ئەبێرەنیا تێپەڕێ. دوایی کە تێپەڕی ئەیان بەنە ژوورەکە ئاسان نییە. لەوەرە تەمەنە چەند بەڕێ کردووە، چەندێکە ماوە، چی و کردووە، هەڵگری میکرۆب نیت ئادەی بێن لەو سکانە ئەبێ بەناو دەرگای وایە. چۆن کە ئەچیتە ناو مەتارە وەڵەن جاتاکە و دانێ ئەلێوانەوە با بەناو سکانەکەی تێپەڕێ، خۆش شتەکانە دانێ ئادەی هیچی پێ نییە، بگەڕێەوە ئیزارەکە لێیە جارێک تر خۆ پێڵاوکان داکەنە فەرموو. ئەم سپڵە ئاوا لە خڕۆکە سوورەکانە کات بەناو بۆریەکانی خوێنە تەسکێکاتەوە هەتاوەکو یەک دانی پێوە بچێ. اینجا لەو سەری شۆ ماکرۆفەیج و پۆلیسی داناوە هەر دانەیەکیانی بەدڵ نە بێڵاتی قەپێکی لە بگرن بێن نەدەرەوە، با لێرە نەبێ. ئەمە مردووە، ئەمە نزیکی مردنە، ئەمە هەڵگری میکرۆبە، ئەمە هەڵگری ئەنتیبەتیە، ئەمە بەکەڵکی ئەوە نایەت، ئەمە ئۆکسجینی پێ نەقڵ ناکرێ، ئەمە نەخۆشە، ئەمە ڤایرۆسی تایە. لا ئیلاهە ئیلا الله.
ئەم سپڵە نەبێ ئەم لاشەی من و تۆ پڕ ئەبێ لە نەخۆشی خراپ پڕ ئەبێ ئەم ڕەفانەی کە بینیوتانە پڕ ئەبێ لە موادی خراپ و ئەکسپایر لەبەرەوە کوالیتی کۆنتڕۆڵی لاشە ئەمە ئیکا پێتان سیر نەبێ ئەمە دڵنیایی جۆرێکی لەشی من و تۆیە کە ڕۆژانە تەسفیە ناڵە وەڵالیش نەکە هات و خۆتان بشارنەوە نا ئەبێ مادەکان بچن بە ئیجباری بەسەر ئەمەیە تێپەڕ بن اینجا هەر شتێکیش لە لاشەیە نەخێر لە دەرەوەی لاشە ئەم سەیدە جوانەی کە ئیبینیت ئەگەر هەر مادەیەستیکەری پێوە نەبێ ئەلەن کاکەوە بە نقابەی ئەطیبایەتە نەپەڕیوە سەیدە ئەمی نەبینیوە کوالیتی کۆنتڕۆڵ ئیجازەی پێ نەداوە چۆن ئەمە ئەفرۆشیت بەڵام بەداخەوە سپڵ ئەمە ناکە زان چیەکە سپڵ هەر مادەیەکی بەدڵ نەبێستیکەری لێیە ئۆپسۆنینی لێیە پێوتە ئۆپسۆنایزیشن یەک لەزگەی لێ داڵێمە بە کەڵکی بەکارهێنان نایەت لەبەرەو لە هەر شوێنێکە پۆلیسێکی لێ هەڵکەوت جوندیەکی لێ هەڵکەوت حرەسێکی حدودی لێ هەڵکەوت لە نایەبات و کۆتایی پێێنێ لەزگە ئەدا لەوانەی کە بە کەڵک نایەن چونکە ئەسڵ وایە هەموو ئەندامانی لاشە بە کەڵک بێن ئەزانن لە یەک سانیەیە چەند خڕۆکەی سوور لە ناوە بە زان چەند خڕۆکەی ئەکسپایر کۆتایی پێدێ لەرنەیە لە یەک سانیە من ئەڵێم دوو ئیوە بڵێن دوونی یەکێکی تر بڵێ 250 لە ئەخیرا ئەگەینە 2.5 ملیۆن لە یەک سانیە لە یەک چرکەیە لەوتەی من قسە ئەەکەم ئێستاکەنە ئەم سپڵەم ملیۆنەها خڕۆکەی سووری بۆ لە ناوبردوو سبحان الله بەڵام ئەندامێکی زۆر زۆر ئەکادیمیە لەگەڵیشیە ئەندامێکی زۆر ئیکۆنۆمیە زۆر زۆر حسابی ئیسراف و شت بە فیڕۆدانەکات چییە کات هیمۆگلۆبینەکەی هەر بەم بۆری خوێنەیە ئەنێرەیە بۆ جگەر ئەڵێ زەحمەن نەبێ ئەمە بکە بە بیلیڕۆبین لە تورەکەی زراوە فڕێی بەر و خواردنی پێ هەزم بکە ئیسفادەی لێکە یعنی ڕیسایکڵێکاتەوە جارێکی تر ئاسنەکەی ئاسنەکەشی کۆکاتەوە لای خۆی بەشێکی خەزنەکە بەشێکی تریشی ئەنێرێ بۆ مۆخی خوێن ئەڵێ خوێنمان بۆ دروستکە یەک قەتری بەزایە نایەت وەگەنە لاشەی من و تۆ لە ناوە هەر ژەنگێ کرد ئەو نەبوایە ئاسنمان بخواردایە و قەرەبووی ئەمەمان بکردایەتەوە بۆیە بینی ئەندامێکە احتیاتی خۆی خستووە هەموو شتەکان زۆر زۆر بە جوانی ئەکات جگە لە مەش خۆشەویستەکانم ئەمە بەس ئیشی لە خڕۆکەی سوورە تەواو نەخێر لە 3 مانگی تا 6 مانگی لە مناڵە ئەمەیە کە خڕۆکەی سوور دروستەکە ئەمەیە خوێن بۆ مناڵ دروستەکە ئەمەیە گەشەی مناڵی ڕاگرت و گەورەیەکە خوای گەورە دەسی پێوەی بێ بەڵێ بەڕێزەکانم هەر ئەو نەو تەواو نەخێر ئەمە هەر خانەیەکی خڕۆکە سوورەکان خڕ بێ ناوی نەقوپا بێ حەماڵی باشی نەکرد بێ خۆی قەڵەو کرد بێ پێوتە سفیرۆسایت لەناوێ باڵێ بووە قەڵەویت بەخوا دیارە تۆ ژینی باش نەقڵ ناکەی یەکسەر پژمرێک دێت و لە نایەبات ئێمەش دەسەڵاتی ئەومان هەیە سپڵدا ماوەکە لە ناوە بین ئەڵین با خڕۆکە سوورەکان بسوڕێنەوە بە کەیفی خۆیان با خراپیش بن قەی ناقبوڵمانە بۆیە ئەم سپڵە کارێکی کردووە لە ناو لاشەیە سبحان الله ئەڵەی دەرزدا ئەدا ئەڵەی دەورەی هەیە ناوێنیت شوێنی فلتەر ناوێنی شوێنی سکراب ناوێنی شوێنی مەخزن ناوێنی شوێنی تەدریب ناوێنی شوێنی احتیاط لا إله إلا الله احتیاطی چی؟ ئەزانن یەک لەسەر 4 تا یەک لەسەر 5 خوێن خڕۆکەی سوور خڕۆکەی سپی خەپلەکانی خوێنە لێرنەیە خەزنە بن هەنچی خەزنە بن احتیاط ئەلێرەداناوە بۆ خۆی هێشتێتەوە لای خۆی هەر کەوتیان ئەوە ئینسانەکە نەزیف بوو هەر کەوتیان زەختی دابەزی ئەڵێ ئادی زەحمەن دەبێ پاڵیان پێوە ئەنێ من نازانم بە چ ماسوولکەیەک بەس ئەوە ئەزانم پاڵیان پێێنێ بۆ ناو خوێن یەکسەر ئەوەی کە لەو کاتەیە بەو سورعەتە لە لاشە تێپەڕیوە پێشەوەی من و تۆ مغەزی و خوێنی فریاخین ئەم فریایە خات یەکسەر احتیاطەکە خاتە ناو خوێنەوە بۆ چونکە ئازانێ ئەم ئینسانی ساکەنە لێ قەوماوە ساکەنە چەخۆیەکی پیاچ و خوێنی لێ ئەڕوە پێویستی بە خڕۆکەی سوورە خڕۆکەی سووری بۆ نێرێ پێلەوانەیە ئیلتیهابات و ژەنگ و گوژار چوو بێتە ژوورەوە لە بڕۆ خڕۆکە سپیەکانە خاتە ناوە بۆی کە شەڕی ئەوە بکەن تووشی ئیلتیهابات و نەخۆشی نەبێ خەپلەکانی خوێن یەکسەر حازرەکات ئەلێ بچن خوێنەکە بگیرسێنەوە لا إله إلا الله ئەم بچیە ئەکرێ ئەمە لە عەقلی چیا هەیە ئەم احتیاتە لەم شوێنەیە دابنێ لەم پەنهانەیە بۆ کاتی ئەم باکەپە بۆ کاتی لێ قەومان بەکاری بێنی ئەمە ماڵی ڕەشە نا
هەولێرەکان پێڵێن چیە پێڵێن چی خۆتان بڵێن پێڵێن فاتە ڕەشە نەبەخوا ئەمە ماڵی ڕەش نییە ئەمە ماڵی سپیە بۆ ڕۆژی ڕەش ناوەکەی بگۆڕن ئەم ئەندامە ناکرێت سپڵە بێ ئەم ئەندامە ناکرێت ڕەش بێ ئەم ئەندامە بەداخەوە ئەو ئێمە قەدرمان نەزانیوە ئەو ئێمە کە لە دەستمانە چێت ئەنجا بەکتریا پێمانەوێرێ لا إله إلا الله يعني چی باسی بەکتریام نەکرد خۆشەویستەکانم لێرانەیە تەدریب بە تیسێڵ و بیسێڵەکرێ کە ئەمانی لیمفۆسایتن کە ئەمانن پژملی میکرۆب و نەخۆشیەکانەگرن تیسێڵ لە تایمەسەوە دروستە بێ بیسێڵ لە مۆخی خوێنەوە دروستە بێ هەمویان دێن لێرانەیە تەدریب بکەن ڕۆژانە سەپڵ تەدریبیان پێکە ئەلێ دژمنتانە ئەوە دۆستانە ئەوەتان خۆش بێ ڕقتان لەوە بێ ئەوە بگرن ئەوە بەرڵاکن ئەم سپڵەیە پێیانەڵێ بۆیە ئەگەر ئەم سپڵە نەما ئینسان پێش خاستەتەن 17 ساڵی ئەبێ بەردەوام عیلاج بخوا بۆی کە تووشی ئیلتیهاب نەبێ لەوانەیە بەسیترین ئیلتیهابی کوژێ شتێکە پێوتێ ئۆپسی overwhelming post-splenectomy opportunistic infection یعنی بە بەسیترین شێوە ئەو بەکتریا و ڤایرۆسانی کە پێشتر پێوێراین ئێستاکەنە بەبێ ئەمە پێی ناوێرین ئەو باوکەمان ئەمرێ بەپێ ئەمە لەبەرەوە زۆر بە ئاسانی ئەبێ هەروتی سپلی نەماوە لە جیاتی ئەوەی کە بڵین بڕۆڕە ماڵەوە داخڵیکەین لە ICU احتیاطی بۆ بکەین چونکە احتیمالی مردنی بەو نەخۆشیە لە 150 تا لە 170 سبحان الله بەس سپڵ نەما بڵێ بۆ ئێستاکەنە محاوەلاکەین لەو پەڕی عملیاتە لەو پەڕی تەقین و برینداربوونی سپڵە بیپارێزین بیهێڵینەوە لەبەر بەشێکی سپڵا بین تورەکەی سپڵ پیا بووە تورەکەیکەین بەسەریا بۆی کە نەزیفەکەی بۆ سێنین و سپڵا نەبین ئەو نەپێویستمان پێیەتی بۆیە خۆشەویستانم ئەم ئەندامە لەبەر گرنگی و لەبەرەوەی کە هەمووی خوێنە ئەبێ پارێزراو بێت چونکە هەر لیکێک هەر درزێک لەم شوێنەوە لەم کەپسولەوە کارەسات بۆ ناوسکی ئینسانە خوڵقێنێ لەبەرەوە لە کاتی ڕووداوە یەکەم شت کە سێرەکرێ سێری سەپڵ و جگەرەکرێ بۆی کە بزانین ئەم دوانە سەلامەتن بڵێ بۆی خی گەورە وای پاراستووە 4 دانە حەبلی پێوەیە هەوسە بێرەوە بڵێ حەبلێ بە ناوپەنجکەوە حەبلێ بە گورچیلەوە حەبلێ بە کۆڵۆنەوە حەبلێ بە لا إله إلا الله 4 دانە حەبل هەر هەمووی شەتەکی یاوە بۆ ئەوەی کە لە شوێنی خۆیانە جوڵێ بۆ چکە لە 1 دقەیە 300 مل بەس خوێنی بۆ ئەچێ ئەم خوێنە زەرورە چکە خۆی هەر ئەندامێکی خوێنینە ئەی لە گەورەیە کە خوێن نەما ئەنجا ئەم دەسەکە ئەبێتەوە بە مامالی خوێن مامەساوی شەشەکە بڵێ هەر کاتێک مۆخی خوێن شوێنەکانی تر بۆیە گەورە ئەبێ لە کاتێکا مناڵ خوێنی کەمەکە چکە بۆ ئەم هەڵەسێ بە واجبی خۆی بێوەژنیەکە و لێیە قەومێ هەڵەسێت ئیشێکی تر زیاد لە ئیشەکانی تری شەکات ئەی ئەگەر خۆی نەما ئەو کاتە ئیشەکانی خۆی بەجگەر و بە مۆخی خوێن و بە لیمفۆسایت ئەسپێرێ لا إله إلا الله یەکێکە لە ئەندامە گەورەکانی لیمف کە لیمف بۆ ئینسان دروستەکە وەما ئەدراکە مە لیمف پێویست ناکە لەمە زیاتر عەرزی جەنابتان کەم بەڵام ئەو نەبزانن ئەم ئەندامە هەروە سادە و ساکار نییە ئەمەی کە ئێستاکەنە عەرزم کردن ئەمە بەشێکە لە ئیشەکانی ئەزان ئێرە ئاسنتیا لە خۆیان خزنەکە ئەزانن ڤیتامین ئەی تیا خەز نەبێ ئەزانن ئەم ئەندامە جوانە لە ناوەوە لە کاتی لاپرۆسکۆپیا کە ئێمە ناوسک بین بەکارەهێن و ئەیبینین سوبحانەڵڵا ڕۆنەقێکی و نەجوانی هەیە بەڵام تووڕەیە لە هەمان کاتە هەر ئینگلیزیەکەش لەوە هاتووە سپلین یعنی ئەنگەر یعنی نەی بەلامە یعنی خەتەرم یعنی دەستێ بەرم کرد تووشی نەزیفم کەی دوایی بە زەحمەت چاکەمەوە لەبەر دوورکەوەرەوە شەڕم لێلایە باشەڕە لێلایە ئیشی خۆمەکەم واز لێبێن تۆش ئیشی خۆ بکە لەبەرەوە ئەم ئەندامە جوانانە پێمانەڵێ هیچ شتێک لە ئینسانە بەبێ مەبەستێکی گەورە بەبێ کۆمەڵێک وەزیفە و ئەرک دروست نەبووە هەر کاتێ لە کیسمان چوو ئەو کاتە کاڵک بە ئەژنۆشکێنین جاست دەکەین شتێکی گەورەمان لەدەست داوە هەر کاتێسکیش سانیشکرایەوە بۆ بەسیترین شت کە دەرهێنانی ئەمەیە قەت نابێتەوە بە ئینسانێکی جاران قەت تەسەوڕ ناکەن
هەر ئەندامێکی لە لاشەکەم کرد، یعنی بەشێک لە کەم ئەندامی هێنا بەسەر ئینسانەکەی. بۆیە لە پشت ئەم ئەندامە جوانانی دروست کردووە بۆ ئەوەی کە قەڵغانێ بێ و قەڵغانێکیشی بە دەورا دروست کردووە و هەموو پێداویستی مانەوەی داوە بە ئینسان. بەڵێ ئەگەر سەیرەکەن نایبینن، بەڵام ئەگەر ورد بنەوە تێڕامێنن، ئەو کاتە پێتانەڵین ئەفەلا توبسیڕون، ئاخۆ نایبینن. لە کڵاو تا پێڵاو ساراوەیە کە زۆر جار بەکاری هێنین بۆ وەسفکردنی ئەو نەخۆشیانەی کە هەمانە. چۆ دێشێ؟ وەڵی دکتۆر جان هەموو لاشم دێشێ، هیچ شوێنێکی ساغم نییە. بەداخەوە ئینسان ئاوا بیرکاتەوە و ئاوا قەناعەتی وابێ کە هەموو لاشەی دێشێ و هیچ شوێنێکی سەلامەت نییە، بەڕاستی ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە بیرکردنەوەی نەخۆشی کە ئینسان نەخۆشەخە. هەر کاتە ئینسان بەم نەزرەیە لە خوای خۆی ڕوانی، بەڕاستی ئەمە ئینسانێکی بەدنمەکە و هیچ حسابێکی بۆ نیعمەت و بۆ ئەو بەخشانی پەروەردگار نەکردووە کە پێیداوە. بۆیە ئەمە لە ئینسانە پێوترێ سپڵە. بەداخەوە ئەم کەلیمەیە لە سپڵەوە نزیکە. هەر کاتێک بیرمان لەوە کردەوە سپڵە بین، بەرەو ئاەتە ئاکەوین کە خوای گەورە فەرمێ ئین الئینسان لڕەبیه لەکەنود. بەڕاستی ئینسان سپڵەیە. سپڵە چییە؟ سپڵە ئەوەیە کە کەنودە. کەنود چییە؟ کەنود ئەوەیە کە بیری نیعمەتەکانی خوای ناکەوێتەوە کە چی پێبەخشیوە، تەنها ئەزانێ شەکوا بکە، تەنها ئەزانێ هات و هاوار و ناڕەحەتیەکانی دەربڕێ. قەت ڕۆژێ بەدەمیان نایە بڵێ وەڵڵای ئەلحەمدا زۆر باشم، سوپاس بۆ خوا لە نیعمەتێکام بەس خۆمەزانم چیم هەیە. بەڕاستی ئەمەش بۆ خۆی دەرەجەیەکێوێ کە ئینسان بیگاتێ بۆی کە لە کەنودی دەرچێ، بۆ ئەوەی کە ئەم کەلیمەی سپڵە کە بەداخەوە لکێنراوە بە سپڵەوە یاخود نزیکە لە سپڵەوە لەسەرمان لاچێ. بۆی هیوادارین خۆشەویستەکانمان چۆن سپڵمان بەد ئەمەک و سپڵە نییە بەرامبەرمان، ئێمەش بەرامبەر نیعمەتەکانی خوای گەورە سپڵە نەبی. سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.